بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان چەند پرسێکی تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان تاوتوێ دەکەین. کاک عەبدولستار بەخێر بە سوپاس بۆ ئامادەبوونتان. سەلامەت بیا خۆ سوپاس بۆ ئێوەش. بەخێر بن. ئەگەر سەرەتا لەم مەوزوعی موچەوە دەست پێ بکەین، ئێوە سەرنجتان چی بوو لەبارەی بەردەوامیدان بە لێبڕینی موچە؟ وزەمە سەر ئاستی پەرلەمانی ژیارەشتان کۆکردبەوە واژتان کۆکردبەوە بۆی کە حکوومەت بێتە پەرلەمان، ئەو پرسش چی بەسەرات؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و من جارێکی کەش خۆشحاڵم کە بەدیداری بینەرانی خۆشەویستی کەناڵی پێیان دەگەینەوە و سوپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەت و گفتوگۆیە. وڵای بەداخەوە کێشەی گەورە لە هەرێمی کوردستان بووە بەم بابەتی موسە. لە کاتێکدا موسە لە وڵاتان بە سەڕێ خراوە و دەستکاریش ناکرێ مەگەر بە یاسا نەبێ و خەسیش هیچ کەس پێ و مەشغوڵ نییە. هەر کەسەی موسەی لە کاتی خۆی یا دێتە سەر حساب بانقیەکەی کە حساباتی بانقی هەیە لە زۆر وڵاتدا ئێستا لە دنیادا، حتا لە وڵاتە تازە پێگەیشتوەکانیش ئێستا حساب بانقی هەیە، یا وتە لە کاتی خۆیدا لە شوێنەکەی خۆی موسەی خۆی وەردەگرێ. ئەمە پێم وایە زۆرێکە لە چەوساندنەوە و زیاتر ملپێکەسکردن و حساب نەکردن بۆ ئەم خەڵکو و جەماوەر میلەتە. دەنام پێم وایە بابەتەکە نەبوونی پارە نییە کە موسە لە کاتی خۆیدا نادرێ و بە تەواوی نادرێ. ئەم بابەتە زۆر جار باس کراوە. ئەم پێم وایە داهاتیم هەرێمی کوردستانە ئەوەندە زۆرە کە بە زیادیشەوە ئێستا بەشی موسەش دەکا و بەشی بودجەی تەشغیلیش دەکا بۆ وەزارەتەکان. لەکاتێکە بەرمری نەوت کە دیارە داهاتی زۆری هەرێمی کوردستان بۆ موسە و بۆ بابەتەکانی دیکەش پشتی بەنەوت بەستاوە کە من ئەوە سیاسەتێکی زۆر بەهەڵەی دەزانم و کاتی خۆ زۆر باسمان کردو. ئێستاش باسی دەکەمەوە کە سێکتەری زۆر گرنگمان هەیە، دەکرێ بیانکەین بە سێکتەری یەکەم سێکتەری دووەم جێگرەوەی نەوت، ئەم نەوتەش دەکرێت بۆ کاتی خۆی بەکاربهێنێت. بەڵام بەداخەوە کراوەتە سێکتەری یەکەم و تاکە سێکتەریش بۆ تەقریبەن ینی بۆ داهات هەرچەند ئێستا دای باس دەکەن کە داهات لە ڕۆکانی کەشەوە زۆر زیادی کردووە. نەوت بە $30 و بە $32 $35 بوو. تەبان ئەم لێبڕنی موسە و ئەم تاخیرکردنی موسە هەبووە. ئێستا نەوت بە $73 و بە $73. من حەز دەکەم بزانم ینی ئەم $40 دیکە کە هاتوۆتە سەری لە ماوە ڕابردوودا چی لێ دەکرێت؟ چی لێ دەکەن بڵین؟ بەڕاستی بۆ حزب بەکاری دێنێ. ئەم دوو حیزبە پارتی و یەکێتی حیزبەکانیان بەچی بەرەوە دەبن؟ کەناڵەکانیان بەچی بەرەوە دەبن؟ ئەم هەموو دامەزراویان هەیە بڕۆ ینی بە پاسەوان و بە کارمەند و بە بارەگا و بە پارەی بارەگا و بە خەرجەکانی کە هەموو کە هەیە بە هەزارها خەڵک و بارەگا و ئەوانیان هەیە بەچی بەرەوە دەبن؟ ینی من حەز دەکەم بە داهاتی خۆیان بە ئاشکراکەن بۆ ڕایگشتی بزانین داخۆ ئەم دوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان کە ئەم هەموو بارەگا و هەموو خەرجیان هەیە، داهاتەکانی ئەو کۆمپانیانن کە ئەویش هەر لەسەر حسابی قوتی خەڵک دروست کراوە، بەس دوای داخۆ کۆمپانیەکانی کە دروستیان کردو ئێستا بەرهەم هێنن، ئایا پارەی کۆمپانیەکانیان ئێستا دەیدەن بە حیزبەکانیان و بە ئەندام و بە بارەگاکانیان یان پارەی داهاتی هەرێمی کوردستانیە؟ مەبەستم ئەم پارەی نەوت و دوای باس دەکەم ینی پارەی دیکەش باز و خەراجیش کە زیادی کردووە چی بەسەر دێ؟ کار حەچیم ئەگەر بە لێکدانەوە بێ، ئەگەر با حساب بکەین لەو $73 تەنها $30 دەمێنێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێتەوە خەزانەی حکوومەت. زین دەکات چەند؟ ئەگەر $30 بێ ئێمە ئەگەر 450,000 بەرمیل بفرۆشین لە مانگەیەکدا زیاتر لە $600 ملیۆن دێتەوە خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان.
کە ئێستاەوەی کە بە پێی زانیارەکانی ئێمە دەڵێن بە مەقتوعی ینی بڕاندویانەوە 300 میلیۆن دلار پارەی نەو دەدەن بە وەزارەتی دارایی نرخینەوت هەر چەندێک بێ هەرچەند بێ ینی من دەڵم ئێستا بێنە 33 دلاریش لێ بکوژە بۆ خەرجی کۆمپانیاکە بۆ کرێ گواستنەوە بۆ قەرزانی کە کەوتۆتە سەریان بە گەندەڵی هەموو ئەوانە لێ دەربێنێ خۆ هەر با 33 دلار بێ ئەمە ئەی ئەم 30 دلارە کە دەکات 600 میلیۆن دلار زیاتر ینی بۆ سەرها 300 دلار تەسلیم بە دارایی هەرێمی کوردستان دەکرێت اینجا باز و خەراج زانی چەند باز و خەراجیان سەر خەڵک گران کردووە فەرموو دلار بە 120,000 بووە ئێستا بۆ 150,000 تەنێک شیش بە نزیکەی 600 دلاری بووە ئێستا بە 1000 دلارە مریشک بە 1500 بۆ ئێستا بە 4000 تەنی چیمیایی کە زووتیاری فەقیر و هەژار دەیکڕی نزیکەی بە 400 بە 300 و شتێک هزار بووە ئێستا بە ملیۆن 200,000 ینی ئەم هەموو باز و خەراجە هاتووتە سەر هەموو شتێک ئەمە بۆ چێ دەگەڕێتەوە ینی بووە ینی تەنێکی چیمیایی کە کابرای فەلاح بەکاردێنەوە کە زۆریشان گلیان هەیە دەڵێن کاکە کوالتی زۆر نزمە و هیچ سوودی لێ نابینی بەس بە ناسایی دەیکڕین سێ قات و چوار قاتی بێتە سەری ئەمە بۆ چێ ئەوە دەسێتەوە گیرفانی چێ بۆ ئەم پێم وایە بەڕاستی کاتێک کە باسی داهات دەکەن ئەمە ڕاماگەیان لە ئێستانی بەڕاستی خۆشینی هەندە دووبارەشی کەینەوە مزایدەش نیە بەڕاستی حقیقەتێکە دەڵێن کاکە داهات بەش دەکا وە لەبەرەوەژنی بڵێن وڵای ئێمە هێزێکی ئۆپۆزیسیۆنین بە ڕقم لێ بدەین تەحەداشمان کردمە کاکە وەرن بە ئەم داهاتە با دەدەستێکی ئەمین بێ بەڕێک پێشی کۆ بکرێتەوە بە دادگای دابش بکرێ ئەگەر بە زیادیشەوە بەش نەکرد ئێمە بەرپرسیاری حەداکەیان قبول نەکرد کە وتان بیدەن دەزێەوە بەشی موچە و خزمەت هەندێ جوابی نامەنتیقی و هەندێ جوابی ناشایاندایە و ئەو پەیزانەی کە بە پارەی خەڵک بڕێوان دەبن و پشگیریان دەکەن دەستیان بە جنێ و بە بوختان و بە تەشیرات و شتیوا کردو و جوابەکان ئەو نەجاتی وەکو حکومەتێکی مؤسساتی بڵێن وەرن باش ئێمە داهاتن تەسلیم دەکەین بۆ ماوەی ساڵێکی بەڵام ئەگەر ئێوە نەتانتوانی ئەم وڵاتە بەڕێوە بەرن لە ڕووی داراییەوە ئەو کاتی بەرپرسیار چیدی کەس باسی بکەن کە ئەم بەرپرسانە گەندەڵ و داهات بەش دەکات بۆ کات بڵێن بەش ناکە ئێمە دەڵێن بەش ناکە و بەرپرسیاریشی زۆر باش بەس ئەوی لێپرسینەوە کە بڵێن دانیشتنی پارلەمان پێشترش ئێوە لەگەڵ فراکسیۆنەکانی تر هەوڵتاندا حکوومەت تا لێواری متمانە لەسەرنەوە ببن ئەم جارش بەنیازیەوە بکەن لە پەرلەمانە هەوڵێکی وا لە ئارادای وڵای ئێمە وەکو خۆمان وەکو فراکسیۆنی کۆمەڵ بەڵێ ئێمە بەرنامەی شۆمان هەبووە و باسمان کردو ئێمە دەست دەکەینەوە بە پرساندن بەڵام دوای ئەوە کە ئەمە هاتە پێش کە پەرلەمانتارن بە شێوەیەکی گشتینی نزیکەی 57 واژوو کۆکرایەوە بۆ ئەوە کە بابەتی موچە بابەتی کێشەی خەڵک بخرێتە بەرنامەی کار و بە ئامادەبوونی حکومەت و ئێمە تا ئەو کاتەی یانی ئەم پەرلەمانتارە تا ئەو کاتەش کە لێپرسینەوە و پرساندن دەکرێت لە حکومەت ئێمە ئامادەین ئێمە بەڕاستی پشتگیری ئێستش لە هەمان بۆ کە بە حکومەتتان وت دەبێت دەست دەکار کێشەوە کاتی کە سەرۆکی حکومەت لە ناو پەرلەمان بوو وتان ئەگەر موچەتان پێدابی ناکرێت خزمەت گوزاری دەست دەکار کێشنەوە ئێستش هەمان بۆ چونتانەیە ئێمە هەمان قەناعەتمان هەیە و ئێمە پێمان وایە ئەم کابینەی نەتوانیوە بە ئەرک و بە ڕۆڵی خۆی هەستێ نەتوانیوە ئەرکەکانی خۆی بەرامبەر بە خەڵک و بەرامبەر بەم وڵاتە جێبەجێ بکە و پێمان وایە دەبوو زوو ینی بەڕاستی ئەم کابینەیە ئیعلانی شکستی خۆی بکە لە بەرامبەر ئەو بەرنامەیە کە لە پەرلەمان خوێندرا بۆ ڕاگەشی ڕاگەیاندرا ئەم بزانم هەینی حەز دەکەم بزانم یانی حکومەت خۆ زمانی هەیە ئیمکانێتێکی زەبەلاحی بەدەستە ڕاگەاندنێکی زۆری بەدەستەوەیە با بێ ڕای بگەین بزانم داخۆ چی کردووە ینی بێزگە لە بارگرانی قورس خستنە سەرشانی خەڵک باری خەڵک قورستر کراوە ژیانی خەڵک سەختتر کراوە بێزگە لەمانە ینی من حەز دەکەم بزانم ینی چی کردووە چەند پرۆژەی بە ئەنجام گەیاندووە چەند خزمەتگوزاری پێشکەش کردووە بەڵام بۆ چون شێسانەی بەرپرسی حکومەت دەڵێن قسەیاندی خەڵکی ناحەزەکە دەڵێن حکومەت شکستی هێناوەگەرنا سەرکەوتووە یاسای چاکسازیشی جێبەجێ کردووە بەرپرسی حکومەت هەیە بۆ چوونی وایە قسەی ئەواش دەکات
چەند لە یاسای چاکسازی جێبەجێ کرد باسی یاسای چاکسازی بۆ بکەم چەندی جێبەجێ کردووە 126,000 ینی بە ئەوەی خۆیان بە قسەی خۆیان 2 موچە و 3 موچە و موچەی نایاسایی هەیە چەندیان بڕیوە چەند هزارشان ئیعلان کرد ئەویش ئێستا ینی ئێستاش نەبڕدراوە بە تەواوی لەژێر چاودێری و ینی ئەوە پێداچوونەوەدایە ئەمە حەزەکەم بزانم چیان کردویانی چەند لەو خانەنشینەی نایاسایی کە هەیە لە لیستی خانەنشینی چەند ئەم خانەنشینە نایاساییانان جیا کردوتەوە و بڕیویانە چەندەیان نەزم یانی یاسای چاکسازی مەگەر بێن باسی دەرماڵەکان بکەن کە ئەو کاتی بەڕاستی من ڕاشم جیاواز بوو من پێما بوو نەدەبوو بەڕاستی ڕێخستنەوەی دەرماڵەکان ئەم دەساتە بدرێ بە حکومەت ئێستا هاتوون مەگەر دەرماڵەکان پێدا بێن و تەمەندچکە زۆربەی هەر زۆر ئەو فەرمانبەرە هەژار و فەقیرانەکەی هەمانە بەشێکی دەرماڵەکەی زیاترە لە موسە ئیسمیەکەی بێن ئەم دەرماڵانە ببڕن کە یەکجاری بەڕاستی قوڕ بەسەر مۆزەف و فەرمانبەری فەقیر دەکەن مەگەر ئەمە بکەن حەقەتەن ینی چاکسازیەکە دیسانە کە خەڵکێکی کە داوامی خۆی دەکا و فەرمانبەرە و لە واقعدا وجودی هەیە بێن ئێچی لەوان توندکەن و بۆ بەڕاستی فشار بخەنەوە سەر ئەوان دیسانەکە ینی نەکرد مەسەلەن ئەم ینی پرۆژە یاسای چاکسازی تەبان خۆی لەگەڵ چاکسازی بوو بۆ من ئەی دەرماڵەکەن کاتی خۆ گوتم با ئێمە تقریبا 4 یاسای دەرماڵەمان هەیە 4 زۆرمان هەیە ئەمڕام وابوو ئەمە لە پرۆژە یاسای کۆ بکرێتەوە بۆ پەرلەمان لە پەرلەمان تاوتێ بکرێت و لێک یاسادا کۆ بکرێتەوە و ڕێک بخرێتەوە و ئێمە لەوێ دەنجی پێ بدەین و بەڕاستی حکومەت ناسارکن پێ و پابند بێ نە حکومەت دەستکراوی بۆ ڕێخستنەوەی دەرماڵەکە کە من پێمە ئەوەش ئێستا وابردەوەدا باش ئەو لە بواری چاکسازی لە بواری نێوت و خاڵی سنووری و داهاتەکانی هیچ نەکراوە هیچیان نەکردووان ئەوان با یەک بڕیاریاندا هێزێکیان دروست کرد بۆ ڕێگریکردن لە قاچاغ و بە داداچوونی سنوورەکان کە ڕێگری بکەن لە قاچاغ و لەو داهاتی کە بە حسابیوان ئێمە کە دەڵێن بۆ حزب دەڕوا بۆ حکومەت نایە بیخەنەوە خەزانەی حکومەت ئەم هێزە دەست بەکار بووە ئەم هێزە ڕێلێ چەند کۆمپانیا قاچاغ گرتو کە بۆ خۆیان بەخێوان دەکەن و گەوریان دەکەن ڕێ سەندان گرتووە چەند داهاتی جێراوەتم حەز دەکەم بزانم یانە حەز دەکەم بیزانانی قاچاغ ئەگەر زیادی نەکرد بە کەمی نەکردو بە هەدەردانی پارە و سامان و سەرەتی ئەم خەڵک وڵاتە ئەگەر زیادی نەکرد بە کەمی نەکردووە گەندەڵی لە وەزارەتەکانیان لە سنوورەکانیان لە سێکتەری نەوت ئەگەر زیادی نەکرد بە کەمی نەکردو من حەز دەکەم بیزانی وەکو باسم کردیانی ئەو داهاتین تۆ کاکە بابێن بڕوونیتەوە بە شەفافی بڵێن کاکە ئێمە ئەوەندە بەرمیل نەوتەمان فرۆشتووە و ئەوەندە پارەکەی بووە و ئەمە خەرجیەکانیەتی و ئەمە کرێی ناردنە دەرەوەیە و ئەمە قەرزەکانی کە کەوتوتە سەرمان کاتی خۆی و ئەمەش دەگەێتەوە بۆ دارایی حکومەت هەرێمی کوردستان ئێبارای خۆندە زەحمەت نییە ئەگەر ڕاستەکەن گەندەڵی تێدا نیە ئەگەر ڕاستەکەن بۆ حیزب و بۆ کەسەکان نییە باشە بە زۆکو حکومەت ڕەنگە بڵێن ئەگەر موچە دابین نەکات بڵێن خزمەت گوزاری تەندروستی وەکو پێویست نەبێ بنزین گران بووە زۆربەی کەرتەکان دراونەتە کۆمپانیەکان ئەی ئیشی چییە ئێستا حکومەتی کۆمپانیەکانە بە بۆچوونی بەڕێز ئێستا هەموو سێکتە هەتا لە گەنمەکەش گەنمی جوتیارانیش کڕینەوە شەر ئەوی شەر دراوە بە کۆمپانیەکان خۆی بەڕاستی ئەمتوان بڵێم ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە هەرێمی کوردستان ئەنی حکومەت بەو مانای کە لە وڵاتان هەیە و کاری مؤسساتی دەکا و خزمەت گوزاریەکان پێشکەش دەکا بە هاوڵاتیان ئەوە نییە دوو حیزبە ئیدارەی ئەم وڵاتە دەکەن بە میزاز و بە بیرکردنەوەی تەسکی حیزبایەتی ئەوەی لە قازانجی ئەم حیزبە بێ بۆ ئاراستەدا هەنگاو دەنێەوە بڕیار دەدا تەماشا دەکە حیزب چۆنی بۆ باش بێ و ئەوەی دیکەش بەڕاستی بە هەمان شێوە تەبا بۆ زۆر جاری لە ئەنجامی ململانێ و منافەسەی نێوانیان تەمەەن ئەم خەڵکە فەقیر و هەژار و بازەکەی بدە ئەو داهاتی تەواو ناژێرێتەوە ئەویش پارێنەوەی تاو تەسلیم ناکات ئەم وڵات بەڕێ بردنا ینی ئەمە ئێستا کە بڵێن کاکە دوو ئیدارەیە نەکاکە کەس باسی نەکە دوو ئیدارەی ئەخ دوو ئیدارە یانی چی کاکە دوو حیزبە ئینجا حیزب وای لێ هاتوو بەڕاستی ینی وای لێ هاتوو بەداخەوە وەک کۆمپانیا کار دەکات دوو کۆمپانیا چۆن ینی تەمەشاکە
يعني زیاتر دقت بدێ زیاتر لەو بوارانەدا کار دەکەن کە باسی پارە و سامان و سەروەت و ئەوانە تێدا هەیە ینی زیاتر لەو سێکتەرانە ئیش دەکەن نەک لە سێکتەرەکانی فەرمونون با کاکە با یاسا سەروەت بێ با هەموو لە بەرامبەر یاسا وەکو یەک بێ با هەمومان با بەسەر هەماندا جێبەجێ بکرێت بەبێ جیاوازی ئەمە بووە ئەمە هەرێک پرسیار دەکەم من لە پەرلەمانش بەڕاستە قسەیم کردو تەبەن نەک لێرە باشە ئەم پەرلەمانی کوردستان کە بەداخۆ من بە پەرلەمانێکی لاواز دەبینیم بە تایبەتی من زۆر زاوتمە سەرۆکایەتیشی لاوازی هەیە بەداخۆ سەرۆکایەتیشی کارای نییە لەنا هێندێک لە ئەندام پەرلەمانەتەکان بەڕاستی لە هەموو فراکسیۆنەکان و بە هەموو پێکهاتە جیاوازەکان و پەرلەمانتاری کارا و ڕۆشنبیر و ئەکادمی تێدایە بەڵام بەداخۆ سەرەکەی لاوازە گوتومە لە 30 ساڵی ڕابردوو تا ئێستا ئایا بەرپرسێکی ئەم وڵاتە بەتابەتی کە باسی 5 خولی پەرلەمان بکەین دەکا بێز لە کابینەکان زیاتر نۆ کابینەیە بەڵام 5 خولی پەرلەمان بووە 26 ساڵ ئایا ئەم لەم 5 خولی پەرلەمان و لەو نۆ کابینێک کە دروست بوو بە ئێستاوە ئایا وەزیرێکی گەندەڵ سەرۆکحکومەتێکی گەندەڵ یا جێگیری سەرۆکحکومەتێکی گەندەڵ نەبووە کە پەرلەمان بانکێشی بکە محاسبەی بکە متمانە لێوە بگرێتەوە و ڕەوانەی دادگای بکە ینی نەبوو تا ئێستا ینی هیچ کەس گەندەڵ نەبووە توان بە هەر کەسێک بڵێ بڕوا دەکا بخۆیان بڵێ بڕوا دەکەن ینی دەسەڵاتدارانی ئێمە ئەوەندە پاک و نزیح بوون کەسمان نەبووە گەندەڵی کرد بێ دزی کرد بێ کاکە یاساشکێنی کرد بێ زوڵمی کرد بێ ستەمی کرد بێ بڵێن کاکە وڵایی ئەم پەرلەمانە ئەم وەزیری بانکێش متمانەکە لێ وەرگرت ئەم سەرۆکحکومەتی بانک کرد متمانە لێ وەرگرتەوە دەستی دادگای کرد محاسبە کراو ئێستا ئەمە دڵمان پێ خۆش دەبوو سەریشمان پێی بەرز دەبوو بووە ئەمە وڵات بەسەر گەندەڵیدا بۆیە ینی یاسانی مؤسسەیەک نییە کە لەو خەڵکێک پرسێتەوە محاسبەی بکە ئەم بەرپرسانە بۆ خۆیان ئەوەی کە من خاڵی زۆر زەڵتیاندا ببینم بەداخەوە مەگەر تاکوتەرایان لەنا بەگشتی بەرپرس نین خەمخۆری ئەم خەڵک وڵاتەنین بەڕاستی خەمیان نییە خەڵک خۆی بکوژێ لە برسا خۆی بسووتێنێ خۆی بە ئاوێدا بدە ینی ماڵمداری خۆی بکوژێ لە خەفەتان لەبەر نەبوونی لەبەر هەژاری باشی نیانی خەمی نییە کاکە بەرپرس کاتێک کە معاناتی خەڵکی خۆی ببینێ کە چێشە و گرفتەکانی خەڵک و میلەتی خۆی ببینێ یا وڵاتەکەی خۆی ببینێ دەبێت تووکی گرژ بێ پێی ناڕحەت بێ ئەوانە باشیانی بەڕاست پێی ناڕحەت نام خەم ناخۆن خەفەتیان نییە و پاشان کە ئەمە نییە لەولاشەوە ئەوەش نییە کە مؤسسەیەکە بێ دامەزراوێکی بکە کاتێک بەرپرس ئەوان بەرپرس بلێ پێسێتەوە محاسبەی بکە کاکە لە وڵاتان ینی ئەوەی یەکەم ئەگە نەش بێ لە ناخیدا خەمخۆریش نەبێ ئەوەی دۆم ڕێشی دەخا ڕاستی دەکاتەوە تەبا کاکە من لە ئەلمانیا هەری منی سادەت ببێنمەوە هێلمەت کۆڵ 16 ساڵ خزمەتی وڵاتی ئەلمانیا کرد لە هەڵبژاردنێک 500,000 یۆرۆی لە فەڕەنسا وەرگرت بوو بۆ ئینتخاباتی خۆیان حزبەکانیان هاوڕابوون هاوبیر و باوەڕ بوون سۆسیال دیموکرات پشتگیریەکیان دەکرد داویست هەموو ئەوانە بێنە سەر حکم لە وڵاتانی یەکێتی ئەوروپا 8 ساڵان هێلمەت کۆڵیان هێنا بردیانە مەحکەمەی داهێنا و دەیان برد دەیان گوت و بزانین داخۆ 500,000 یۆرۆ بۆچی وەرگرتووە دەشێت وەرگرتووە چۆن خەرج کردووە لە وڵاتیش کەشی هێنابوو کاکە سەرۆکی ئەلمانیا پێشووتریان لا بەرزانی سەرچی خانوویەکی کڕیوە نەچووە پارە لە بانک وەربگرێ کە دەبوو فائیدە بدا ینی قازانجێکی بۆ ئەلمانیا ببێ بۆ بانکەکانی ئەلمانیا ببێ هەر ساوە پارەی لە برادەریش خۆی خەرج کردووە خانوویەکی پێکڕیوە ڕاگەیاندەکانی لە پێیان زانی لێیان کرد بە هەڵاو هەرا هەتا دایانە دادگا محکەمە گوتیان ئەتوو خیانەتت بە خەڵک و بە ئەلمانیا کردووە لەبەرەوەی کە چووی پارەت لە برادەرێکت قەرز کردووە نەهاتووی فائیدە بدەیە بانکی ئەلمانیا چۆن ئەتوو دەتوانیت سەرۆکی ئەلمانیا بی ئاوا خیانەت لە خەڵکەکەی و لە وڵاتەکەی بکەیت کاکە ینی دامەزراوێک نییە لە وڵاتە لە خەڵکی پێچێتەوە کابرا حەقیش خۆی ینی قەرز زۆر ئاساییە قەرز لە برادەریش خۆت بکەیت بەس مەوەی بەڕاستی کە دەسۆزی خۆمخۆریەکەنی لەولاشە بەڕاستی دامەزراوەیەک یا پەرلەمانە یا دادگایە نییە بەڕێک پێشی بۆ هەمان و پێبووە بێ مەسەڵەن محاسبەی و خەڵکی بکە کە پێویستە محاسبە بکرێت باشە دوای دیسین سەر تەوەرێکی تر بەس ئێستا ئێوە گەر بە کورتی حکوومەتی هەرێم ئەم کابینێ لا ئێوە کابینێکی گەندڵ و شکست خواردووە بە تەواوەتی
ئەوەی کەم نزیکەی 2 ساڵە مانگی حەوت دەی حەوت 2 ساڵ دەبێت بەڵێم بێگومان ئەم کابینەیە نەیتوانی و بەڕاستی ئەرکەکانی خۆی جێبەجێ بکەوە نەیتوانی لە ڕاپەڕاندی کارەکان دەسەکەوتو بێ بەڵێ گەندەڵی زۆری کردووە گەندەڵی بەردەوامە زیادیشی کردووە بەڵێ خزمەت گوزاریەکان نەیتوانی و خزمەت گوزاری پێویست ئاسایی و یاسای پێشکەش بە هاوڵاتیان بکە و نەیتوانیوە فعلەن یاسا سەرۆرکە بۆ هەم کەس وەکو یەک وابێ بۆ فەقیر و هەژار یاسا بەزیادەوە هەیە بەڵام بۆ خەڵکی دەسەڵاتدار و دەستڕۆیشت و پارەدار و لەدار یاسا نیە بەڕاستی ئەوانە لەسەر یاسا بوونە یعنی ئەو پێوەرانەیە کە پێ دەوترێ ینی حکومڕانێکی تەندروست و حکومڕانێکی ڕەشید بەڕاستی ئەگەر دە پێوەەر بێ من هەز ناکەم 2 پێوەری لە وڵاتی ئێمە هەبێ ینی بێزگە لەم هەموو گەندەڵی و ئەو هەموو پارە بەهەداردان و ئەم هەموو سامانی گشتێکە کە دەبێت بۆ ئەم خەڵکە بەکاری بەڵام بۆ کۆمپانیا بەکاردێ بۆ خزم بەکاردێ بۆ حزب بەکاردێ بۆ برادەر بەکاردێ ینی بەداخەوە ینی حتەوە کە دەدرێت بە کۆمپانیا ئمە لەگەڵ کە باشە کردی تایبەت با کارا بکرێت بەڵام بە شێوەی دەدرێت بە کردی تایبەت کە تەنها ئەم کۆمپانیا قازم بەڵام خەڵک زەرمەند بێ کاکە لە هیچ شوێنی وڵات ئەمە نییە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نییە حکومەت بێ پرۆژەیە بدا بە کۆمپانیاکە قازم بەڵام خەڵک زەرەر بکە ینی حکومەت بە شێوەیە کار دەکات چاودێری ئەم کردی تایبەتە دەکات بەڵام چونکە ینی حکومەت بە شێو لە شێوەکان دەسەڵات بە شێو لە شێوەکان شەریکە لەگەڵ کەتی تایبەت و کۆمپانیەکان و هێندێک هەری خۆیەتی بۆیە دەی ناپرسێتەوە چاودێریشی ناکات بەس زۆر بە کورتێنی پێدوێر لە بری گەندەڵکاران دووبارە خەڵک سزادرە لەم کابینێش گەندەڵکار سزادرە بەس خەڵک سزادرە بێگومان خۆ دیارانی خەڵک بازەکەی داوە گەندەڵکاران ناوێرێت ینی چێ گەندەڵکار محاسبە بکە حەچیم چێ سزای بدا حکومەت دامەزراوەکان ئێزە حکومەت بۆ خۆی گەندەڵی بکە ینی چۆن سزای خۆی دەدا ینی باشە ئەم دەپرسندە فەرمە ئەو سێکتەری نەوتە لەبەردەست چیدا لەبەردەست چێت تا محاسبە بکرێت ناوەدەم حەزەکەم بزانم یانی ئەو وەزیرە بەرەزانێک کە هەنە با جواب بدەنەوە بە پەرلەمان سەرۆکاتی پەرلەمانیشەوە بزانم کەس دەزانێ مەسەلەن داهاتی نەوتە بە دەقیقی چەندە بزانم نازانن با بڵێن بڵێن کاکە داهاتی نەوت 500 میلیۆن دلارە با بڵێن 420 میلیۆن دلارە با حەزم با پێمان بزانم داخۆ چەندە لیژنەی دارایی پەرلەمان بە دەقیقی دەزانین چەندە چەند جار داوایان کردووە کۆی داهات بەگشتی ئێمە هەم یعنی وەکو پەرلەمانتار لامانە کە بزانین چەندە کاکە کە کاک حەشیم کە پرۆژەی یاسای بودجە نەبوو پەرلەمانیش ناتوانێت محاسبە بکە ساڵانە مانجی دەبێت پرۆژەی یاسای بودجە بێ ئەمە و بەرەو 8 ساڵی دەچین هیچ ساڵێ پرۆژەی یاسای بودجە نەچۆتە پەرلەمان کە پەرلەمان بزانێ ئەم حکومەت بڵێ ئەمە داهاتی ئێمەیە ئەمەش خەرجیەکانە فەرموو پەرلەمانتار ئەمرتان بەچیە نەبووە بەڵام لەولا حکومەت 100 میلیۆن دینار بۆ فلان شوێنی ملیارێک بۆ فلان شوێنی 5 میلیارد ینی ئەمانە حەزەکەم بیزانین ئەم خەرجیانە هەمووی بەدەر لە یاسایە هیچ یاسایی نیە چونکە ینی پرۆژەی یاسای بودجە نەهاتوە تا پەرلەمان پەسەندی کە حکومەت دەستکرابێت بەم شێوە خەرجی بکە سوپاس دەکەم ناوبڕێکمانای دەگەرم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکەڕینەوە وڵات جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کە بسار بینە سەر پرسێکی تر ئەویش مەسەلەی دەستورە ئێستا بزانم وا بڕیارە دووبارە لیژنەیەک پێک بهێنرێتەوە بە دیاریکراوی وەکو کۆمەڵی دادگەری بۆ چونتان لەبارەوەی دەستورەکە چیە یاخود پێش دەستورەکە دەبێت چی بکرێت ئێمە دەستور بۆ هەرێمی کوردستان بەڕاستی بایەخی زۆری خۆی هەیە و کۆمەڵ بە مافی هەرێمی دەزانێت کە خاوەنی دەستوری خۆی بێ باش و دەبوو لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا ئێمە دەبوو ببانە خاوەن دەستوری خۆمان بەڵام بەڕاستی ئەمەش ئەم ئەرکەش بەنی ئەم ئەرکە مێژوویە یاسایی دەکەوێتەوە سەر دەسەڵاتی هەرێمی کوردستان کە بۆ نەیکردووە باش لەگەڵ ئەوەشدا ئەمە پێمان وایە دەستور لە هەرێمی کوردستان پێویستی بە ئێستا بە تایبەتیش ئەم باردۆخی ئێستا پێدا تێدەپەڕین کە باردۆخی ئالۆزە و پەیوەندی سیاسی حیزبە کوردستانیەکان بە قۆناغێکی تەنگژدا تێدەپەڕێ قۆناغێکی ئاسایی نییە دەستور چ نووسینەوەی ئێستا بنە کە ڕەشنووسێکی هەیە چ خستنە ڕووی ڕوئیا و سەرنج و تێبینەکانی لایەنەکان و
ڕێکخراوەکان و پسپۆرانی بواری دەستور حقەتەن پێویستی بە ژینگەیەکی ئاسایی و زەمینەسازیی باشەیە ژینگەیەکی ئارام ئاسایی زەمینەسازیی باش بۆ ئەوەی کەمە بتوانین دەستورێک لە هەرێمی کوردستان پەسەند بکرێت کە تعبیر بکات لە بەڕاستی لە زۆربەی هەر زۆری هاوڵاتیان و خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو پێکاتە و بیرۆ جیاوازەکانەوە. ئێمە لە ڕابردوودا تێبینەکانی خۆمان گوتە بەڵام بۆ ئەوەی ئێستا کە دیارە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان داوای لە کۆمەڵی دادگەری کوردستان کە ڕێگەی فراکسیۆنەکەیەوە کە ڕوئیا و سەرنجەکانی خۆی سەبارەت بە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان بخاتە ڕووی ئێمە لیژنەیەکمان پێکێنا و ئەم لیژنەیە کۆبوونەوەیەکی خۆمانمان کردووە و ڕوئیای خۆمانمان ئاراستەی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کردووە کە بەم ئاراستەیە بەڕاستی ئێمە پێویستە کار بکەین کە ئەو خەڵکی کە داشنیشت وەکو لیژنەکەش خەڵکی پسپۆر باسی شارەزا لەو بارە بوو ئەزممویشان هەبووە لە بابەتی نووسینەوەی دەستور و بەشداریکردن لیژنەکانی ڕابردووی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان. ئێمە بۆ نمونە هەندێک سەرنجی گشتیمان هەیە کە بۆ ڕای گشتیش دەیخین ڕووی ئێمە بە پێویست دەزانین وەکو هێڵی گشتی سیستەم لە هەرێمی کوردستان پەرلەمانی بێ سەرور لەناو پەرلەمان هەڵبژێری سەرۆکێرێ بەڵێ سیستەم لە هەرێمی کوردستان پەرلەمانی بێ و سەرۆکایەتی هەرێمیش و حکوومەتیش لە بەرامبەر ئەو دامەزای پەرلەمان بەرپرسیار بێت. ئێستا بۆ نمونە سەرۆکایەتی هەرێم بەرامبەر هیچ دامەزاوێک هیچ مؤسسەیەک بەرپرسیار نییە لە وڵاتان بەڕاستی مەگەر ئەوەی کە سیستەمەکەی سەرۆکایەتی بێ ناکرێت مەسەرەن سەرۆکی وڵاتی یائی هەرێمەکەی بەرامبەر هیچ دامەزای بەرپرسیار نەبێت. باش ئەو سەبارەت بە پەر سیستەمەکە بەڵێ ئەی وەکو ئاینی پیرۆزی ئیسلام و پێگەی ئاینی پیرۆزی ئیسلام لە دەستور ئێمە گوتمانە پێویستە بەڕاستی ئاینی فەرمی هەرێمی کوردستان ئیسلامە و سەرچاوەی سەرشی یاسادانانە و نابێت هیچ یاسایەک دەربکرێت لە هەرێمی کوردستان کە پێچەوانەی نەگۆڕەکانی ئیسلام بێت. بەڵام لە هەمان کاتدا ئێمە بڕوامان بۆی هەیە کە ئاینەکانی دیکەش کە هەن بیر باوەڕەکانی دیکەش کە هەن لە هەرێمی کوردستان دیارە ئازاد دەبن بە پێی دەستورێ بە پێی دوای یاسایش کە دەربکرێت ئازادن لە ممارەسەکردنی بیر و باوەڕ و قەناعەتەکانی خۆیان. تەمە دیارە بە مەرجێک ئەوە دیارە نابێ بەگشتی ینی نابێ شتێک بکرێت کە یعنی پێی پێچەوانەی ئادابی گشتی بێت لە ناو کۆمەلگادا. ئێمە ئەوە ڕێیمان دەربارەی ئازادیەکان کەمە پێمان وایە ینی هەموو لا بەڕاستی ئازادە بەڵام دیارە دەستورێک تەمەسونی دادنێ بۆ ئازادیەکان باشە بەس بە کورتی لە مەسەرەی دەستور پێتان وایە بەم زوانە ببینە خاوەنی دەستورەکە ئەگەر تێبینێکش ناوی بۆ بچینە سەر تەوەرێکی تر بەڵێ وڵاهی ئێمە دیارە کە داوای لێکردون ئێمە وەکو کۆمەڵ ئەمە دواتر دیارە کۆمەڵێک ڕێی بۆ چونمان هەیە بەڕاستی ئێمە لە ئەنجومەنی بالا پوختیان دەکەینەوە بە شێوەیەکی فەرمی ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکرێت جا پێم وایە بەشێکی ئێستا بەڕاستی مزایدەیە ڕەنگی هەندێک لایەن ئیشان بەمە بێ کە ئەمە جا وەکو پروپاگەندەیەک بۆ هەڵبژاردنەکان بێ بۆ گەرمکردنەوەی خەڵک و زەماوەر بێ بە ئاراستەیشاندا ببن مەسەن ئیشێکیان هەیە لەم قۆناغەدا پێویستە خەڵک پاڵپشتیان کە ڕەنگە بیانێ بۆ دڵخۆشتنی بێ بە هەر حاڵ ئێمە هەر چۆنێکی بێ ئێمە دەستورەکە بە پێویست داین بەڵام وەکو باسم کرد لە کەش و هەوایەکی زەمینە بۆ سازکراو هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی خەڵکیشەوە ژینگەیەکی سەقامگیرە بێ بەڵێ هەم لە ڕووی خەڵکیشەوە دەبێت سەقامگیریە بێ لە باری موچە و شەفافیەت و ئەوانە پێش مەرجێک بێگومان یان ئێمە بۆیە دەڵم ینی پێویستی بە ژینگەیەکی زۆر گونجاو هەیە بەڕاستی دەستور بەم ئالۆزی و بە قەناعەتی ئێمە بەم ئالۆزی و بەم بارودۆخێکی ئێستا ئێمە پێدا تێدەپەڕین و پێمان نییە بتوانێت یا کارێکی باش بێ دەستور تێپەڕێنرێت. باشە ئەوەکو بە حکومەوەی کە وەرزستان ئەمە خاڵێکی کە زۆر بەگریمان زانیوە کاخەچی لە دەستوردا هەبێ ئەویش ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیە کە بەداخەوە لە پەیڕێوی نێوخۆی پەرلەماندا باسی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی کرا بەڵام زۆر بەلاوازی بێ خاڵ باس کراوە. ئێمە پێمان وایە بەڕاستی دەستور نەک ئێستا لە بەرێک ئۆپۆزیسیۆنی احتیمال ئەمە کابینەدا بەرزداری حکومەت بکەیت باش نازانیوە نییە
بەڵام پێمان وایە بڕۆمە بۆ هەیە بەڕاستی پێویستە ئۆپۆزیسیۆنێکی کارا ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی کارا هەبێ لە پەرلەمانی کوردستان بێ گوتمانە پێویستە بەڕاستی پێگەی ئۆپۆزیسیۆنە پارێزراوی بە دەستور مافەکانی پارێزراوی بە دەستور حتا گوتمانە پێویستە لە سەرۆکایەتی پەرلەمان لەو سەرۆکاتی کە هەیە ئەندامێک لە ئۆپۆزیسیۆن بێ لە لیژنە سەرچیەکانیدا ڕۆڵی بەرچاو و کاران هەبێ ئۆپۆزیسیۆن بەڕاستی ئاخر خۆی پەرلەمان ینی ئۆپۆزیسیۆنی دەسەڵات هەر خۆی پەرلەمان پێمە دامەزای پەرلەمان وا دەبینیم کە خۆی ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتە ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتی جێبەجێکردنە بەڵام بەداخۆی لای ئێمە ئۆپۆزیسیۆنەکە ینی ئەگە بەدەسەڵات بێ بەدەستیان بێ لای ناگەن ئۆپۆزیسیۆنەکەش ئۆپۆزیسیۆن بێ نەکرد مؤسسەکە هەو نییە بۆ ئێمە پێمان وایە کە ڕۆڵی زیاتر بە ئۆپۆزیسیۆن بدرێت لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی و مافەکانیش پارێزراو بێ باش سەبارەت بە مەسەلەی گەنم بە حکومی کە بەڕێز سەرۆکی لیژنەی کشتتوکاڵیش لە پەرلەمانی کوردستان ئێستا کڕینەوەی گەنمی جوتیاران هەیە پێشتر ئێوەش لە کابینی پێشوکەوەزیر بوون پرۆژێکتان هەبوو بۆ کڕینەوەی گەنمەکە بەس ئێستا گەلەی جوتیارانە سەرەوەی کە بەکەمتر لەوەی عێراق بۆ نمونە گەنمی پلەیەک لە عێراق 610,000 لێرە بە 475 وەریدێک لە جیاوازەکەی 135,000 دینارە هیچ بەداچوونێکتان کردووە؟ خۆی ڕاستە کاک حەشیم ئەو پرۆژەی کاتی خۆی من لە وەزارەت داوام لە بەڕێوەبەرە گشتیەکان و بە تایبەتی ئەوەی لە بواری دانەوێڵا و پلان کرد کە ئێمە هەستم کرد بەڕاستی ئێمە خاوەنی ئاردی خۆمان نین خاوەنی نانی خۆمانی لە کوردستان کاکە حەز دەکەم بێن پرۆژەی گەڵاڵە بکەین کە ئێمە چۆن دەتوانین بینی خاوەنی ئارد و نانی خۆمان پرۆژەی گەڵاڵ کرد ئەوەی کە ئێستا هێنایەتەوە بواری جێبەجێکردن بەڵام ئەمە دەستکاری کراوە ئەوە هەمووی ئەوە نییە کە ئێمە ینی کوردمانی سەر بۆ باز دەکەم بردمە ئەنجومەنی وەزیران داوامان کرد کە بین ئەم پرۆژەیە لە ڕێگەی کۆمپانیەکان و گەنمی خۆمان بکڕینەوە و بیدەینە معمەل ئاردەکان و دەدرێت بە ناناوەخانەکان دەدرێت بە هاوڵاتیان بەڵام بە شێوەیە کە پێویستە بۆ ئەوەی کە سبەینێکە ئارد و نان گران نەبێ لە هەرێمی کوردستان حکومەت دعمی بکە پاڵپشتی بکە بوون لەو کاتێمە داوای 100 میلیۆن دلارمان کرد کە با حکومەت بێ جارێ 100 میلیۆن دلار بدا بۆی کە تاوردە دەم پرۆژەکەی سەرخۆی و بە ئەو گەنمێکە جوتیاران دەکردن بە نرخێکی مەدعوم بێ پاڵپشتی کراو بێ بۆکوی عێراق تەمە کاتی حکومەت پێی دابین نەکرا وتی ئێمە بۆمان دابین ناکرێت ئەم پرۆژە مایەوە بەڕاستی من دەمتوانی و کاتی بیدەمە کۆمپانیاکەم بەڵام ئەوەی لێ پێدەدا بوو کە ئێستا لێ پەیدا بووە ئەوەم نەکرد ئێستا ئەمە دراوە بۆ دوو کۆمپانیا زارۆ قۆڕەکاریە بەڕاستی ئێمە کاتەی پرۆژەکە وا بوو کە هەر کۆمپانیا بێ پێ و تعلیماتێکی ئێمە هەمان بوو بۆی هەوو بەشداری پرۆژەیە بکە هەر کۆمپانیایە دوو ئێستا خاڵشان تێدا هێشتۆتەوە کە ئەو کۆمپانیانە بۆ ئەوەی کەنی کەلێن بە حساب پڕکەنەوە بۆیان هەیە سەداسی گەنمی دەرەوە بێن دەزانین یانی وچ کاک حەشیم یانی سەداسەد گەنمی دەرەوە بێنن ئەم حەزەکەم بزانم چ دەستگایەکە مؤسسەیەکە متابعە دەکات مراقبە دەکات کە تەنها سەداسی ئەو کە هەرێمی کوردستان پێویستی پێیەتی گەنمی ببێن زەمە پێشمان پێ نەزانم پێشمان پێ نییە تا عێراق گەنمی زووتاران بکرێتەوە ئاردی پێویست بۆ معمەل ئاردەکان بڵێن بۆ نانەوەخانەکان بدرێ ئاردی کە بێدەوتە ئاردی بایعی پێویست پێ گەنم لە دەرەوە بۆ ئاردبێنی دەکا گەنمی دەرەزەیەک لەبەرەوەی کە تا ئێستا عێراق دەیدا ینیمان ئەمانە ئەوە نەمانی بۆ سەداسی گەنم لێنی دەرەوە بۆ چی حەزەکەم بزانم ئینجا سەداسی چێ دەر ئەم سەداسی زەبت دەکرێت بەچی زەبت دەکرێت کاکەوە دەویستە مەسەن گەنمی ئۆکرانی گەنمی ڕووسی گەنمی ئوسترالی کە بە نرخێکی هەرزان بهێنە لەم وڵاتە بیفرۆشن و گەنمی زووتارەکانی خۆن پارەی ناکەو کاتێ چکە ڕاستە مەسەن ئەم گەنمانە گەنمی باششن و لە دەرەوە هەرزان بەس کاکە ئەو وڵاتانە دعمی فەلاحی خۆیان کرد دعمی فەلاحی خۆ ناکە هەمووشتی گرانە گەنمیشی لە لای بە هەرزانی دەکردیەوە یا گەنمیش دێنی کە بازاری دەشکێنی ئەو نرخێکە داشیان ناوە ئەم نرخە 175,000 داناوە عێراق بە 610,000 دەکرێتەوە باشە خەڵک ئازادە ئەو گەنمی تەسلیمم ئەم سایلوانە ئەم دوو کۆمپانیا ناکەم بەڵام حکومەت بۆ دێ ڕێدەگری کە بڵێ نابێت خەڵک گەنم بە پارێزگاکانی ناوەڕاست خوار بفرۆشێ لەسەر ڕەوسا ینی سەر جۆخینان و خەرمانی پێدەگوترێ باش کابرای فەلاح بە 550,000 فرۆشتووە بردویانەتە خواروتەمە لە مەخمور و لە گوێر و لە مەتەقانە ڕیان لێگوتون کیان کاکە نابێ لە بازرگانەوە ڕێگانەدەن بڕوە بەڵێ هەر بە کتابی بۆی کۆمپانیا حیزبەکان بەڵێ بە بڕیاری وەزارەتی ناوخۆ لەسەر داواکاری وەزارەتی کشت و کار ڕیان لێگوتون بۆ ئەوەی کە ناسار بندای بهێنەوە گەنمەکەی
فەقیرانە بێن بە هەرزان بدەنەوە ئەم کۆمپانیانە تخوامە ویژدانە ئەمە خزمەتکردنی فلاح و کردی کشت و کاڵە باشە کاتم زۆر کەمە بەس لەبەسەر ئەوەی گەرمی ئەوانی کە گەرمیشان سوتا بێ و سەردانتانکردن هیچ هەوڵێکەیە بۆی قەرەبەوە بکرێنەوە لاندێک ناوچە گەرمی جوتیاران سوتا بوو بە کوردی بێسپاسەکە وڵی ئێمە چوین وەکو پاڵپشتیە وەکو هاوسۆزێک بۆوان حقەتەنەی سەردانمان کرد نزیکەوە داواشمان لێکردن کە یاداشێکمان بدەنی ئێمە بەرزی دەکەنی بۆ سوورکاتی پەرلەمان بۆ حکومت بەشم هاوکاریان بکەن وەمە باشم کردووە کە ئەگەر ئەو پرۆژە ئێمە کە پرۆژەی دروستکردنی سندوقی بیمە کشت و کاڵی بوو ئەگەر ئەمە پسند کرابایە کە حکومەت تەنها لەسەر 1 ملیار کە داوامان کردو بۆ بەگەرخستنی سندوقەکە بیدا ڕەتی کردوێتەوە بە هەموو جوتیارانی هەرێمی کوردستان لە پەرلەمان پرۆژتانە بووی کە جوتیارەگە زیان لێکەوت قەرەبەوە بکرێتەوە بەس پرۆژەکە پسند نەکرا لەبەر حکومەت گوتی ئەوە بارگرانی دەکەوێتە سەر ئەمە 1 میلیۆن دینارمان پێ نادرێت 1 میلیارد دینارمان پێ نادرێت کە هیچ نییە بەڕاستی بۆ حکومەت باش زۆر بە کورتی سەبارەت بە و گرژانەی کە لە هەرێمیش هەیە لە سەبارەت بە پەکەکە و تورکیا و ئێستا پەکەکە و پارتیش بۆ چوونیەوە چی بوو ئەوەش هەوڵێکتان داوە کە ئەم شەڕەماڵوێنکەرە ئەگەر ڕوودانی هەبێت دوور بخرێتەوە لە هەرێم وڵای کا خەچم ئێمە بۆ چونمان ئەمەیە یەکەم ئێمە لەگەڵ ئەوین کە کێشەی کورد لە باکووریش و لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواش بە شێوەی گفتوگۆ و دانوستاندن و بە ئاشتانە چارەسەر بکرێ بە ئاراستە ئەوە کە کورد لەو ناوچانەش بە مافە ئاسایی و شەرعی و یاسایەکانی خۆی بگا دوو بەڕاستی ئێمە لەگە شەڕی ناوخۆ و کورد بە کورد نین وەم پێمە قەیرانەکان قوتر دەکاتەوە ئاڵۆزیەکان زیاتر دەکات و پیس قازانش بە کورد ناگەین ئێمە لەگەڵ ئەوین بەڕاستی لەگەڵ ئەوەی کە کێشەکە چارەسەر بکرێ سێ ئێمە بەڕاستی هەمیشە ئیدانەی ئەومان کردووە دژی ئەوە بوون کە دەشکرد کێشی بکرێ بۆ ناوسنوورەکان هەرێمی کوردستان تۆ باران بکرێت تورکیا بێ ئێران بێ ئێمە بەڕاستی دژینی و ئەوە ئەرچی حکوومەتی عراقی و ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە کە سنوورەکانی خۆی و سەروەری سنوورەکانی خۆی بپارێزێ و پاشان بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوەشین ئەو کاتەی دوو قسە لەگەڵ پەکەکەی بکرێت کە ئەوش پێویستە مڕاعاتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان کاکە نزیکەی 200 گوم چۆڵکراوە بکرێ ئەم پێشنیارێکشین بەڕاستی بۆ ئەمە پێم وایە ئەوە پێویستە دامەزا فەرمیەکانی هەرێمی کوردستان حکوومەتە و سەرۆکایەتی هەرێمە و پەرلەمانی کوردستانە و حتا بەڕاستی حزب لایەنە سیاسیەکانیش هەیەتێک دروست بکرێ بە ئاراستە ئێوە و لە ئەساس و بنچینەی ئەوە بەو ئاراستە هەنگاو بنێکە ئەم گرژی و ئاڵۆزیانی سە سنوورەکان چارەسەر بکرێ گفتوگۆ لەگەڵ کۆماری تووشیا بکرێ گفتوگۆ لەگەڵ پەکەکە بکرێ بەڕاستی کە حقەتەن بپێمانە وردەوە لە ئەم ئاڵۆزیەوە گەنی زیاتر دەبێ و گرشتر دەبێ واگەر خوانەخواستە شەڕی نێوخۆش و کورد بە کوردیشی لە پەیدا بۆەوە بەڕاستی ینی قەیرانێکی دیکەش بۆ هەرێمی کوردستان و بۆ هاوڵاتیانی کوردستان پەیدا دەبێت ئەم بەڕاستی پێشنیارمە لەم چوارچێوە هەوڵ دەین ئێمە ئەم بارودۆخە کۆنتترۆل بکرێ و چارەسەر بکرێت سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕست عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵگەری لە پەرلەمان سپاسان دەکەین سپاس بۆ بینەرانی مەرە سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ